گەلاییەکانی سارگ و گرێ 2 جار بەگشتی 19 جار و شەرانەی بفرۆکەی شەڕ پۆرتمان کراوە. لە ڕاگەندراوەکەی هەبەکە داهاتووە کە ڕۆژی 8 ئاداری 2024 لە بۆردمانی ئاسمانی سوپای تورک بۆ سەر شیلازێ سعید مبارەک و ئارەس فەرەج شەهید بوون و کوڕی سعید مبارەک ساڵح مبارەکیش بریندار بوون. بەر لە هەموو شتێک سەرخۆشی لە بنەماڵی و شەهیدانە دەکەین و هەوکات ڕۆژی 20 شوباتی 2024 دوو پێشمەرگە بەناوەکانی عارف تەها و بەشیر عومەر عەلی لە بۆردوانێکی ئاسمانیدا شەهید بوون. هەپەکە دەڵێ دەوڵەتی تورک دژمنی سوێند خواردووی کوردانە بە ئەن قەست و بەمەبەست هێرش دەکاتە سەر خەڵکی ناوچەکە و بەم جۆرە تاوانی جەنگ ئەنجام دەدا. لێکدانەوەی بۆ جۆرێکە ڕێگای گلی کوردی وڵات پارێز دەترسێنێ، بەڵام بۆ سوپای تورک ناتوانێت لە ناوچەکانی گەریلادا شەڕ بکات. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆ جەلان بانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 106مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کرد و چالاکیەکە لە ڕۆژی 106میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دۆم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کرد و تاوەکو ئێستاش بەردەوامە. ڕۆزە حەسەن ئەندامی نوێنەراتی کۆنگرەی سار لە باشووری کوردستان بانگوازی بەشداری لە جەژنی نەورۆز دەکات و دەڵێ بە ڕەنگ و هێزی ژن نەورۆز پیرۆز دەکەن و بانگوازی لە تەواوی کوردان دەکەن کە نەورۆزکەن بانگاوی ئازادی جەستی ڕێبەر بۆ جەلان. بۆ تەڤلێبینی نەورۆزێ لە بن شیعارێک و ئازادی فیزیکیش بۆ ڕێبەر ئاپ و پرسی کورد چارەسەریش بوو پرسی کورد بانگا منش بوو تەڤەهی گەلێمە یەگول باشووری کوردستانەیە بۆ ئاگرێ نەورۆزێ ئەم گور بکن و بکن پێنگاڤا سەرکەفتنێ ji بۆ ئازادیا فیزیکیش بۆ ڕێبەر ئاپ و ستاتیا سیاسیش بوو کورد پێویستە گو خەلکێ me her derekî gul ku dereye beşdarê Newrozê bibe û bike hemla serkeftinê ji ber got Newroz rojekî wilo got tê de îrada gelan tê diyar kirin îrada gelê Kurd wekû statuya siyasî ya gelê Kurd tê diyar kirin rojekî taybet e rojekî netewî ye ji bo jî carekî dîtir bi rengê jin bi rengê jina azad bin şiara jin jiyan azadî agirê Newrozê bi hevdira em gur bikin û li qada bin û bikin pêngava serkeftinê û dagirkeriyê û qirkirinê em têk bibin. هەر تایبەت بە نەورۆز ئەم ساڵیش هاوشەوەی ساڵانی ڕابردوو بە دروشمی ئازادی بۆ ڕێبەرۆ جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد ئاهەنگی نەورۆز لە بناری قەندیل پیرۆز دەکرێت و ئێستا ژامەدەکاری دەستی پێکرد و بانگوازی لە هەموو خەڵکیش دەکرێت کە بەشدار بن. ئەم ساڵیش لە چوار پارچەی کوردستان و لە بناری قەندیل بە جۆژێکی گەورە ئاگری نەورۆز بڵند دەکەین بۆی ئەم ڕۆژە پیرۆز و نیشتمانیە پیرۆز بکەین. ئێوە بانکێشتی قەندیل بانکێشتی گۆڕەپانی بەرخۆدانتان دەکەین. گەلی ئێمەی هێژە نەورۆزی ئەم ساڵ لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پیرۆز دەکرێت. هەردوو ڕۆژی پیرۆز بەیەکەوە زۆر واتادارترە. وەرن بەرامبەری دوژنان هەڵوێستی خۆمان دیاری بکەین و بەیەکەوە بانگی سەرکەوتن بدەین و بڵێن ئێمە سەرمان لە بەرامبەری ئێوە دانانەوێنین. نەورۆز بانگی بەرخۆدانە. پێش 2724 ساڵ لە بەرامبەر زوڵمی زوحاکان گەلانی بندەست یەکێتی خۆیان دروست کرد و بە پێشەنگایەتی کاوەی ئاسنگەر دەستیان بە بەرخودانی تێکۆشانێکی گەورە کرد و سەرکەوتن. ئەم ڕۆژ لە کوردستان جیهاندا زوحاکی سەردەم هەنا کە ژیانیان لەگەلی ئێمە کردوتە دۆزەخ. لەسەر کوردستان داگیرکردن و قڕکردنیان سەپاندووە و بانگی ئێمە بۆ گەلەکەمان ئەوێ وەرن بەرامبەری زوحاکانی ئێستا بەرخۆدان بکەین و تێبکۆشین و ئاگری نەورۆز بڵند بکەین. کاوەی سەردەم مەزلوم و دۆغان لە تاریکاتی زیندانی ئامەد مەشخەڵی نەورۆزی 21 ئاداری 1982 گرتە دەست و ئاگری بەرداد جەستەی خۆی گوتی ئاگری نەورۆز ناکوژێتەوە بەرخودان ژیانە. ئەو مەشخەڵە لە ساڵی 1984 لە چیاکانی کوردستان لە دەستی گەریلاکانی کوردستان بەرز دەکرێنەوە. گەلی وڵات پارێز مەشخەڵی نەورۆزتان ئێستا لە هەموو چیاکانی کوردستان بڵاو بۆتەوە لەسەر چیای زاپ و مەتینا و ئاواشینە لە دەستی گەریلادا لە چیاکانی زاگرۆسە. ئەو مەشخەڵە ئێستا لە چیاکانی قەندیل پیرۆزە
ورن پێکەوە ئەو ئاگری نەورۆز گەشت بکەین و ورن پێکەوە لەو مانگە پیرۆزەدا جەژنی هەرە کۆنیەتەوەیمان بە جۆشەوە پیرۆز بکەین و بانگی خۆمان بۆ نیشتمانی ئازاد بڵند بکەین. ورن بەیەکەوە بانگی بەرخۆدان و سەرکەوتن بڵند بکەین. ورن بەیەکەوە بانگی ئازادی سەرۆک ئاپۆ بدەین. بانگی ئێمە بۆ گەلای ناوچەکە و بۆ گەلی کوردە و ورن بێکەوە بڵین بژی نەورۆز، بژی کوردستان، بژی سەرۆک ئاپۆ. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق ڕۆژی 13 تاوەکو 22 مانگەی وەکوادەی تۆمارکردنی ناوی کاندیدا حزب و پەیمانە سیاسەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێم دیاری کردووە و ڕۆژی 14 ئاداریش کۆتاوادەی تۆمارکردنی ناوی حزب و هاوپەیمانیە سیاسەکانە. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی کۆتایەتنی وادەی تۆمارکردنی ناوی حزب و هاوپەیمانە سیاسەکانەوە لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ گرۆ کە حزب و پەیمانە سیاسەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئاگادار دەکەینەوە کە ڕۆژی 14 ئادار کۆتاوادەی تۆمارکردنی ناویانە وەکو قەوارەیەکی سیاسی ئاماژەی بۆ گرۆ ماوەی تۆمارکردنی ناوی کاندیدی حزب و هاوپەیمانە سیاسەکان لە 13 مانگۆ دەست پێ دەکا و بەردەوام دەبێت و دەش لە 29 کاندیدی سەربەخۆ بەقی کۆمیسیۆنی هەولێر بۆ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ناوی خۆیان تۆمار کردووە. دانیشتوانی گەڕێکی نۆڕۆست لە کەرکووک کە نزیکەی 3 مانگە لە دژی تعریب چادری مانگرتنیان هەڵداوە دوێنێ بە بۆنێ ڕۆژی جلی کوردیەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا داوای چارەسەرکردنی کێشەکانی و بەدەمەوە هاتنیان کرد. وەزعی ئەم گەڕەکە و وەزعی بەتەواوەتی شاری کەرکووک کێشەی جوتیاران و تەواوی کێشەکانی کەرکووک بە هەڵپەسەرایی ماوەتەوە و چەند ساڵێکە ئەم کێشەیە ڕاستە ڕێجێکی خۆڵی هەیە بەڵام لەوەتە ئەم حکوومەتی عێراقیە دروست بووە حکوومەتی عێراقی تازە و مادەی 130 و دەستور هاتە ئاراوە هیچ هەنگاوێکیان وەک پێویست نەناوە. یعنی ئەو هەنگاوانەی کە کێشەکان لا بەلا دەکاتەوە لە کەرکووک بە هەنگاوی بۆ نەنراوە بەداخەوە ئەنجا ئەم هەنگاونەنانە چ بەغاڵێ بەرپرس بێ یا هەرێم لەی بەرز بێ یا خوچێ لەی بەرز بێ ئەوەیە ئێمە قوربانەکە خەڵقی کەرکووکە. یعنی ئەم کێشانە ئەگەر بەردەوام بێت ئەوە دوور نییە خوا نەخواسا شتی خراپی لێ بکەوێتەوە. ئەوەی لەم چەند ساڵی ڕابردووە لە جوتیارەکانەوە دەستی پێکردووە سەرۆکوزاری جوتیارەکان تا ئێساکە ناتوانرێت خەڵقی جوتیاری کورد جگە لەوەی کە ئیمتیازاتی نییە، جگە لەوەی کە بە قەرزی بانقی نییە، جگە لەوەی کە شیمیای نادرێتێ، جگە لەوەی خۆتەی بۆ خۆتەی زراعی بۆ ناکرێت لەگەڵ ئەوەشە لە زۆر شوێنە قەدەغەیەکەن بڕە زەویەکانی خۆی بچێڵێ. یعنی هێدی وردە هەنگاو بە هەنگاو خراپ دەبێت لە نمونەی ئەم گەڕەکەی ئێرە. یعنی ناکرێت ئەم گەڕەکە ئەوە بۆ ماوەی 7 ڕۆژەچێ هێزی سەربازی کە دش بە مادەکانی دەستوری بێتە ناو گەڕەکە ئێستا وردە فێر بوونە سەربازەکان ئەسوڕێنەوە بەڕاستی. سەربازەکان ئەسوڕێنەوە دوور نییە بۆ ئەوەیان بێکە گەنجێک مناڵکارێک ڕوبەڕویان بە تووشی کێشە ئەبێت. بۆیە لێرەوە بۆ ئەوەی کێشە دروست نەبێ و بۆی چیتریش خەڵک بەڕاستی نەبێنێتە بەو وەسعە بۆیە بەغا ئەبێ بێتە سەر خەت سەرۆک وەزیران بێتە سەر خەت. لە ڕۆژاوای کوردستانیشەوە بۆی هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورکە بۆ سەرچاوەکانی وزە و ژیان ژێرخانی ڕۆژاوای کوردستان 2 ملیۆن کەس بێکارەبا و بێ ئابوون و 5 ملیۆن کەسیش بێغازماونەتەوە بەپێ بەدووادا چوونێکی شارپرس بۆ هێرش و داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر ڕۆژاوی کوردستان ملیۆنان کەس لە ئاو کارەبا و غاز بێبەشبوون. ئێستاش خۆ بەڕێوەبەری باکوور ڕۆژهەڵاتی سووریا سەرقاڵی چاکردنەوە و وەرگەرخستن وێستگەکانن. دەوڵەتی تورک لە ماوەکانی ڕابردوودا وێستگەی غازی سویدی لە ناوچەی دێرک و بەشی کارەباکەی بردومان کردو هەروە وێستگەکانی کارەبای کۆبانە عینە ئیسا درسپی قامیشلە و ترپەسپی بردومان کردو. لە ئەنجامی و هێرشانەدا 2 ملیۆن کەس بێکارەبا و بێ ئاون و 5 ملیۆن کەسیش بێغازماونەتەوە. هەروەها بەڕێوەبەری کارگەی غازی سویدیش ئەگەیت عەبدولمەجید بە شارپرسی ڕاگەیاندووە تیمەکانیان لە 14 کانۆنی دومی 2024ەوە لە دەستیان کردووە بەکار لە کارگەی غاز و بەشی کارەبا بۆ پێی ئاسی زیان و وێرانکاری زۆر گەورەی هەیە پێویستیان بە تیمی گەورەتر و ئامراز و دەرفەتی باشتر هەیە. بە وتەیە عەبدولمەجید تیمەکان بەپێی دەرفەتەکانی ئێستا بەشێک لە کارگەی غاز و کارەبای سویدیان چاکردوێت و ڕاشیانگەاندووە هەوڵ دەدەن لایەندێکی نزیکدا کارگەکە بخەنەوەگەر بۆ خزمەتکردنەوەی دووبارە.
ئەمڕۆ ساڵیادی راپەڕینی هاوڵاتیانی هەولێرە خەلیل محمود ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنی دموکراتی گەلی کوردستان و هەروان گۆران جەلال ئەندامی سەرکردایەتی حزبی زەحمەتکێشانی کوردستان پێی دوای 33 ساڵ حکومڕانی کوردی تا ئێستا دەستکەوتەکان و ئامانجەکانی راپەڕین بۆ گەلی کورد بەدەستناتۆ چونکە و دەستکەوتانە چەند لایەنێکیان کردویانە بە مڵکی خۆیان. کار و یاخود تێکۆشان و شەهید و خوێنی شەهید و ماندووبوونی پێشمەرگا بۆ ئەو ڕۆبوو نەوەڵا من پێم وایە بۆ ئەو ڕۆ نەبوو بۆ ئەو ڕۆژە نەبوو بۆ ئەو سیاست و بەرنامەیەش نەبوو کە ئێستا لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت و جێبەجێ دەکرێت. ئەوە جێگای داخی هەموو لایەکمانە، هەم خەڵکی ڕاپەڕی و هەم ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە بەشدار نین لەو وەسع ناخۆش و نالەبەرچکە هەز دەکەین دەستکەوتەکانی راپەڕین ئەگەر لە ساڵی 1991 باز بکەین ئێستا ڕۆژ بە ڕۆژ لە پوکانەوەدایە لە بەهێزی دانیە لە بەهێزیدایە. ئەگە باز لە پەرلەمان بکەین، باز لە حکوومەت بکەین، باز لە کاری ڕۆژانەی هاوڵاتیان بکەین، هەمومان لە پاشەکشەداینا. ئێستا هاوڵاتیانی راپەڕی و ئەوانەی کە ڕاپەڕین، ئەوانەی کە ماندوو بوون، ئەوانەی خەونە بە ڕاپەڕین دەدیر، کوڕەکانی خۆیان، ڕۆڵەکانی خۆیان، باوک و دایک و خوشەکانی خۆیان کردە قوربانی ئەم ڕۆژە. ئەمڕۆ لەو ڕۆژە بەداخەوە دەرێم پەشیمانن بەداخەوە تا ئێستا و ساتی کە قسەشی لەسەر دەکەین هەموو ئەو دروشمانە جێبەجێ نەبوون و نەهاتنەدی و خەڵکی ڕاپەڕی و کوردستانی سەربەخۆ کوردستانێکی عەدالەتخوازی نەدیت کە دەبوایە لە ماوەی ڕابردوو ئەو مەسەلەیە بەو شێوە نەبوایە و ئەو ئاستەنگانەی کە لە بەردەم هاوڵاتی کوردستانی هەیە بەلایانی کەم دەسەڵاتی کوردی حزبە سیاسیەکانی کوردستان و ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ڕاپەڕین دەزانن مشورێکی ئەو بابەتیان بخواردن. و دوو جانیبەیە، جانیبێکیان دیارە زروف و بارودۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەکی لێهات کە نەک ڕاپەڕین و نەک لایەنە سیاسیەکان بە دڵی کەس نییە، چونکە وەزعێتێک دروست بووە. ئەو وەزعێتە بەداخەوە بەهۆی خراپ بەڕێوەبردننی هەرێمی کوردستان، بەهۆی نەبوونی دادی کۆمەڵایەتی لە بینی هەموو هاوڵاتیانی کوردستان و زاڵکردنی جانی حزبایەتی بەسەر جانی نیشتیمانی ئەو ئاستەنگانە دروست بوون. بەداخەوە ئەوە هەم بەرهەمی ڕاپەڕین نەبوون و هەم دروشم و با بڵێن حەزی ڕاپەڕین نەبوو. شتانێک کە ڕوویاندا هیوادارم لە مەودوا هەموو لایەنەکان و ئەوانەی کە شانازی بە ڕاپەڕین دەکەن یان ڕاپەڕین بە دەستکەوتێکی گەورە دەزانن لە پاڵ پاراستنی دەستکەوتی ڕاپەڕین کە بێگومان دەستکەوتی زۆری هەیە، بەڵام گەشەی پێ بدەن ئەو هەموو کێشە و گرفتەی کە بۆ هاوڵاتی لە هەرێمی کوردستان هەیە، هەم لە موچە هەم لە پێ دابینکردنی خزمەتگوزاری دەستە بەری بکەن و جێبەجێ بکەن. پەرلەمانی عێراق کارنامەی کۆبوونەوەکەی هەمڕۆی بڵاو کردێتەوە. بڕیارەتیدا دەنگدان و خوێندنەوە بۆ چەند پرۆژە یاسایەک بکرێت، یەک لەوانەش دەنگدانە بە هەمواری یاسا و بۆ بەرهێنانی پیشەساسی لە کەرتی تایبەت و گشتیدا. بەشی ڕاگەاندنی پەرلەمانی عێراق لەبارەی کارنامەی کۆبوونەوەکەی ئەمڕۆ ڕاگەندراوێکی بڵاو کردێتەوە. لە ڕاگەندراوکە داهاتووە پەرلەمانی عێراق کۆ دەبێتەوە تێیدا دەنگدان و خوێندنەوەی بۆ چەند پرۆژە یاسایەک دەکات. یەکێک لەوانە خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای پاراستنی ئازادی بیر و بۆچوونێک کە لەلایەن لیژنەی یاسایی و پلاندانان و ڕۆشنبیری و خوێندنەوەی باڵاوە ئامادەکراوە. ئەمەژە بۆ شکراوە هەر لە کۆبوونەوەکەدا پەرلەمانتاران دەنگ بە هەمواری یاسای و بەرهێنانی پیشەسازی لە کەرتی تایبەت و گشتی دەدەن. هەروەها گفتوگۆ لەسەر پرۆژە یاسای بازرگانیکردن بە جەستی مرۆڤ دەدرێت و چەند پرۆژە یاسایەکی دیکەش خوێندنەوەی بۆ دەکرێت و بڕیارە کۆبوونەوەکە کاتژمێر 11 پێشنیۆڕۆ دەست پێ بکە. زیاتر لە 3 مانگە پەرلەمانی عێراق بێسەرۆکە بۆ کالە لەلایەن موحسین مەندەلای و بەڕێوە دەچێت تا ئێستا لایەنە سونەکان نەگەیشتنەتە ڕێکەوتن بۆ دیاریکردنی کاندیدێک بۆ ئەو پۆستە. سەرۆکی دەسەی دەستپاکی عێراق دەڵێن لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەزاران سکاڵای تایبەتیان بە گەندەڵی بەدەستگەیشتووە توانیویانە لە ساڵی 2023دا 18 تۆمەتبار و سەرزادراوی هەڵاتوو لە دەروی عێراق بگەڕێنەوە. دادوەر حەیدەر حەنوون سەرۆکی دەستەی دەستپاکی عێراق سەبارەت بە نانەوەی و کەسانی کە بە دۆسیەکانی گەندەڵی تۆمەتبارن لە دەروی عێراق نیشتەجەن چۆنەتی وەرگرتنەوەی پارەکان کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ئەنجامیداوە و باسی لەوە کردووە کە توانیویانە لە 2023دا 18 تۆمەتبار و سەرزادراوی هەڵاتوو لە دەروی عێراق بگەڕێنەوە. ئێستا شەمانگی بۆ گەڕانەوەی 15 تۆمەتبار دەکەن کە شوێنەکانیان دیارە. ئاماژە بۆ شکرا بە و نزیکانە ئێمارات تۆمەتبارێک بە ناوی نەورەز عەبدول
عەبدولڕەزاق بەڕێوەبەری پێشووی تەندروستی بابلیان ڕادەست دەکا و هەموو ڕێکارەکان تەواو بوو. بڕیاری ڕادەستکردنەوەکەش دەرچووە، بەڵام هێشتا لە ئیمارات خۆی حەشارداوە و باسییان لەوەشکرۆ دۆسیەی حەمدیە جاف لە تەواو بووندایە و 17 دۆسیەی گەندەڵی لەسرە، هەروە بڕی 2 ملیار دۆلاری ئەمریکی لەسەری کراوەتە ماڵ و باسییان لەو کردووە سە 5 دۆسیەی تاو بوو، تەنها دۆسێک بەسە بۆ گەڕانەوە و دادگایکردنیان. جەختیش لەوە کراوەتەوە لە سووریا، سەعودیا وڵاتانی دیکە تۆمەتبار هەیە، لەگەڵ تورکیا هەوڵەکان دەستی پێکرۆ بۆ ڕادەستکردنی 101 تۆمەتباری دیکە کە لە عێراق بە تۆمەتی گەندەڵی داواکراونەوە. شراوەتە ڕووی دەستی دەستپاکی کار لەسەر 2 تەوەردەکە، یەکەمیان ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، دۆمیشان دۆسیەی وەرگرتنەوەی پارەیە. دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی بە بۆنەی هاتنی مانگە ڕەمەزانەوە پیرۆزبایی لە تاوای موسڵمانانی گیان دەکا و دەڵێ داوا لە باوەڕدارانی حەق بەهێش دەکەین لە مانگەدا پەیامی ئاشتی و پێکەوە ژیان قبول بکەن. دەستەی بەڕێوەبەری تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان لە ڕاگەنراوەکەدا باسی لەوە کردووە کە بانگەوازی لە زاناوە باوەڕدارانی حەق بەهێژ و نیشتیمان پەروەری کوردستان دەکەین کە لە مانگە ڕەمەزاندا پەیامی پێکەوە ژیانی هاوکاری قوڵ بکەنەوە کە گەل لە فێڵ و ساختەکاری و دەسەڵاتە داگیرکاری و فاشستەکان هۆشیار بکەنەوە. واتای مانگی ڕەمەزان ئارامی و ڕازگۆییە. ئەمەژیان بۆ شکرۆ بە ڕۆژوو و نزای هەمووان با بە کۆتایەتی نێو سیستەمە بێت کە دەوڵەتی داگیرکەرەکانی کوردستان بە ناوی دینەوە یان بە ناوی نەتەوە گەرایەوە بە سەرگەلی کوردستاندا سەپاندوانە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانە، هاوڵاتیان بە کڕێنی خۆراک و شتومەک بۆ ڕۆژوگرتن پێشوازی لە دەکەن و خۆیان ئامادە کردووە بۆ ئەوەی کە ئەم مانگە بەسەربەرن. کڕیاران و فرۆشیارانیش بە هەماشۆ لە ڕێگەی ئاژانسی ڕۆشنویزەوە باسە بارودۆخی بازار دەکەن. مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆز و بەبەرەکەتە. خەڵکە هەموو کەس مسلمانان خۆی ئامادە بکات، خۆی چڵمتیش کات لە هەموو ڕوویەکەوە. لەبەر ئەوەی ئەم مانگە ساڵی جارێگەن مەفروضە لەسەرمان، واجبە لەسەرمان خۆمانی بۆ ئامادەکە لە نەفسا، لە جسمان، لە بەدەنا، لە ڕفق و ڕۆزگیا، لە هەموو شتێکە. نابێتە ڕێگری ئەوەی کێ بڵێ وەڵان لە خۆش من ناتوان و ئەمانەت و مانگێکە هەچۆنێ بێگیدارەت نینە ئیداگەر ئیدارەتە بێ بتوانی خودینی ئەوەت خۆتکەی مانگێکە لەخوا بەزابێ ڕزق و ڕۆزی ئەوارێ بەسەتا خەیر و بەرەکەت ئەرنێتەوە. ئەم مانگە نایەتەوە ساڵی جارێکە لە قیس خۆت ئینەی کێڵێ ئەم ڕکاوە زیینوینس بگەینە هەفتەیەکی ئەبێنە 2 سەعاتێکە. لەبەر ئەوە هەموو ئامادەکاریی بکەن داوا لە هەموو برا مسلمانانی پشت فرۆشەکانی دەکەین لە ناوبازار شتەکان گران نەکرد لەسەر ئەم خەڵکە. لەبەر ئەوە خەڵکەکە نەدارە هیچ وەنیە و مەعاشکەمە و ئیداریکەمە و بازار زعیفە. نسبەتی شتومەکەەوە نرخەکان جێگیرە، ینی هەر پێش ڕەمەزان چۆن بۆ لە ڕەمەزانش هەر نەفسی شتە، بەڵام بۆ بابەتانی کە سەرەکین بێگومان نرخەکە شتێک بەرزەگرێتەوە، بەڵام بۆ شێوەیە نییە بڵین پەیوەندی بە ئەوە نییە کە لەبەر ڕەمەزانە، بەڵام شتێکی احتیاطیە و وەرزبوون نزمبرین نرخەکان شتێکی یاساییە. لە دوایین هەواڵشدا وتەبێژی دەستگای نیشتیمانی بەڕێوەبردننی کارەساتە سروشتەکانی ئەندۆنزیا دەڵێت بۆی بارانێکی زۆر و دروستبوونی لافاو لە دورگەی سومەترای وڵاتەکان 26 کەس گیانی لەدەستداوە و 11 دیکەش بێسەر و شوێن بوون. ئەو دەڵێ زیان بە سەدان ماڵ و شوێنی گشتی دیکە گەیشتووە. عەبدمەهاری وتەبێژی دەستگای نیشتیمانی بەڕێوەبردننی کارەساتە سروشتەکانی ئەندۆنزیا لەبارەی زیانی لەفاوەکەی ئەمڕۆی وڵاتەکەوە باسی لەوە کرۆ بۆی بارینی بارانێکی زۆرەوە لافاو دروست بووە. 26 کەس گیانی لەدەستا و 11 کەسی دیکەش بریندار بوو. جێگای ئاماژە لە ڕووداوێکی هاوشێوەدا لە مانگی دووەمی ئەم ساڵدا لە ئەندۆنزیا لافاو دروست بوو بەهۆی 2 کەس گیانی لەدەستا و زیانیش بە سەدان